دیکتاتور شونزده مهر سرندج. مرگ بر دیکتاتور. بەڵێ دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی کوردستان و ئێران بەگشتی لەگەڵتانین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکانی ئەمڕۆ. هەر ئێستاش هاوڕێ عادڵ ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە. هاوڕێ عادڵ ئەم کاتت باش؟ هەموو کاکتان باش کاکە ئەمیر، سڵاوم هەیە لە خزمەت هەموو هاوکاران و هەروەها بینەران. زۆر سپاس هاوڕێ عادڵ. ئاگاداری ڕووداوەکانی ئەمڕۆ هەن. بە بانگەوازی شۆڕەی هاوانگی ڕێکخراوی سنفی فەرەنگیان و کۆمەڵێک لە هەڵسوراوە کۆمەڵایەتیەکان بانگەوازی مانگرتنیان گرتووە ئەمڕۆ لە زۆربەی شارەکان بە تایبەت لە کوردستان کە یەک دەست و یەک پارچە دوکان و بازارەکانیان داخست و هەر لە بەیانی و هاتنە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد و دژ بە ئەم ڕژیمە دروشمیان دەبێتەوە. ئەگەر بتانەوێت لێدوانێکتان بێت فەرموون. ڕاستەکەی ئەوەیە کاک ئەمیریان، ئێستا کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕی و لەسەر تا سەری ئێران هاوکات لەگەڵەوەی کە بیر لەوەکەنەوەکە لە بەرابەر دوژمنێکی هار و ترسناکدا بەرەنگاری بکەن و مقاومەت بکەن و خۆیان بپارێزن، هەموو ڕۆژێکیش تاکتیکێکی تازەی خەبات و تێکۆشان ئیمتحانەکەن و هەموو نیشانەکان ئەوەمان پێڵێ کە ئێستا کۆمەڵانی خەڵک لە واقعدا مەیدانداری ئەو خەباتن. بە چ معنا؟ بۆ معنای کە کۆماری ئیسلامی بە هەموو دەم و دەستگای سەرکوت و ئیمکاناتێکیش کە لە اختیاریا هەیە و هێز و لایەنهایە کە ساڵهای ساڵ لە تەمرینیان پێکات بۆ ئاوا هەلومەرجێک لە بەرابەر کۆمەڵانی خەڵکێک کە بەداخەوە نە لە ئیمکانات بەهرەمەندن، نە لە سازمان بەهرەمەندن و نە دەورەیەکی ئاموزش و تەمرینی ئەم هەلومەرجەیان تێپەڕ کردووە بە چۆک داهاتووە و ئەو ڕژیمە عەمەلەن ناتوانێ بەرخلافی خواستی خۆی ئەو ئاعترازاتە عمومیە سەرکوت بکە و خەڵک بنێرێتەوە ماڵی خۆیان. ئەوەی کە جنابت عەرزیەکەی مانگرتنی گشتی یا مانگرتنی لایەنی کەم، ئەوەی کە ئێستا مامۆستایان و دانش ئاموزان پێوەست بوویان دەستیان داوەتێ، یەکێکە لەو تاکتیکی خەباتانەی کە کۆماری ئیسلامی لە بەرابەریا عەمەلەن خۆی بێدەسەڵات ئەبینێ. جالبی هەموو ئەم قەزیەش لەوانەیە لەوەدا بێ کە هاوکات لەگەڵ ئەوەی کە قشرێکی کۆمەڵایەتی لە مەوردە مشەخەسەکە قسەی لێ یەکەین، فەرهەنگیان و مامۆستایان و بەشێکی بەرچاویش لە خوێندکاران دەستیان بۆ بردووە ینی مانگرتن و بەشێک لە بازاڕیەکانیش قشرهایەکی تر ڕێپێوانی سەرشەقام ناڕزایەتی سەرشەقام بڕێوابن بە نەوعێک کە کۆماری ئیسلامی هێزە سەرکوتگەرەکانی نازانێ خۆی لە بەرامبەر کامیانە تیار بکە و کام تاکتێکی خەبات و تێکۆشانی خەڵک هێرشی بەرێتە سەر و سەرکوتیان بکات لەلایەکەوە کە هێرش بکات ناڕزایەتی سەر شەقامەکان بخەوێنێ، کۆمەڵانی خەڵک مانگرتنەکەن و بە بەستنی دوکان و بازار و خوێنگاکان کۆماری ئیسلامی لە بەرابەر عملێکی ئەنجام شدەی وەها قەرارەدەن کە نازانێت چۆن ڕەفتاری لەگەڵ بکە و عەکسەکەشی ئەگەر گوشار بخاتە سەر و خەڵکی کە تاکتیکی مانگرتن و بەستنی خوێنگا و دوکان و بازار و ئەوانەی هەڵبژێرێ ئەبینە کە بە سەدان لانیکەم بە سەدان کە زەنا قسە لە هەزاران کەسە ئەم شەقام و ئەو شەقامی هەموو شارەکان داگیرەکەن و لەوێ هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ چاڵشی جدی ڕوبەڕووەکەن. بۆیە لە گشتی ئەگەر چەند ڕستا عەرزت بکەم هەلومەرجێکە کە لەوێ کێشمەکێش لە بینی کۆمەڵانی خەڵک و کۆماری ئیسلامیە بۆ بە دەستەوەگرتنی مەیدانی ناڕزایەتەکان لە ئارایە هیچ نیشانەیەکی لەوە نییە کە کۆماری ئیسلامی بتوانێت وەزەکەی بۆ کۆنتڕۆل بکرێت. عادڵ خۆتان باسی مانگرتنتان کرد کە ئەمەش وەکو تاکتیکێکە بە خۆشحاڵی و کە مانگرتن لە کوردستان ساڵهای ساڵە جێکەوتووە و نیشانی داوە کە مانگرتنیش زمان کە خۆتان ئاماژتان پێدا کۆمەڵی خەڵکی کەش لەسەر شەقام خۆپیشاندان و ناڕزایەتی دەکەن.
دەور و نەخشی کوردستان هەتا ئەوڕۆ چۆن بووە؟ ئایا دەتوانێت ئێستاش دەوری سەرەکی هەیە کوردستان؟ بە باوەڕی من کوردستان دەوری پێشڕەوی هەیە، پێشڕە بۆ معناکە بە زۆربەی هەرە زۆری بەشەکانی تری ئێران چاوەڕێن کە بزانن کۆمەڵانی خەڵک لە کوردستان چ تاکتێکی خەبار هەڵبژێرن کە ئەوانیش بە پەیڕەوی لەو ئەو تاکتیکە هەڵبژێرن. ئێوازانن سنەتی مانگرتن سنەتێکە کە لە کوردستان سەری هەڵداوە، مانگرتنی عمومی، مانگرتنی گشتی ئەرسانەکەم، ئەوەی کە سەرجەمی کۆمەلگا بە هەموو ئەو خشتانەوەی کە خۆیان بە قوربانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەزانن، ئەوە سنەتێکە لە کوردستان لە ماوەی 43 ساڵی ڕابردووی دەسەڵاتی کۆماری ئیسلامی تاقی کراوەتەوە. لێرە بینی کە ئەو سنەتە لەگەڵ گەشەی ناڕزایەتەکان لە هەموو ئێران پەیڕەوی ئەکرێ لە بەشەکانی تری ئێرانیشە. سنەتێکی تریش کە بە باوەڕی من لە کوردستان جێکەوتووە و ئێستا بووە بە ئولگوی باقی شوێنەکانی تری ئێران سازماندەهی شودەبوونی ناڕزایەتیەکانە. ئێمە زانی کوردستان هەموو کاتێکە لە شەقامەکان، لە مانگرتنەکان، لە خوێندگاکان، لە کارخانە و کارگاکان هەموو قشتە کۆمەڵایەتیانە خەباتیان کردووە، ناڕزایەتیان دەربڕیوە، نەوعێک سازمانی بووە. جایسە ئەو سازمانە غیرە ڕسمی بووە، ناڕاگەیاندراو بووە، هەر جۆنێ بووە، نەوعێک هەماهەنگی لە مەحەلدا لەلایەن تێکۆشەرانەوە کراوە. ئەو سنەتە ئەبینین لە ماوەی ئەم 3-4 هەفتەدا زۆر بە سورعەتیەکی زۆر بێوێنە پەیڕەوی لەکرێ لە بەشەکانی تری ئێراندا. و خاڵی سێم کە بە باوەڕی من کۆمەلگای کوردستان بووە بە ئولگوی کۆمەلگای بەشەکانی تری کۆمەلگای ئێران، ئەوەیە کە لایەنە سیاسیەکان توانیوانە جێپەیەکی زۆرتر پەیدا بکەن. ئێمە و بارها وتراوە بیسراوە حتمما بینەرانیەوە زۆر لە ئێمەمانەنگیان بیستووە کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی تەحەزب یافتەیە، حزبی سیاسی بە بیر و بۆچوونی جیاوازەوە کە هەیەک بەشێک لە کۆمەلگا گویان لێگرێ و ئەوە تەئسیری بووە. ئەگەر چی ئۆپۆزیسیۆنی ئێران تا ئێستا بەداخەوە لە ڕووی سەرکوت و دەلایلی تر نەیتوانیوە پێگەی خۆی پەیدا بکە، ئەبینین کە ئێستا لایانی سیاسی لە کۆمەلگای ئێرانیشتا فرسەتێکیان بۆ پەیدا بووە کە کۆمەڵانێکی خەڵکی زۆرتر بە تۆری نسبی ئەرسانەکەم هێشتا ڕزایەت بەخش نییە، بەڵام بە تۆری نسبی کۆمەڵانی خەڵک تەوەجۆیەکی زۆرتر بە حزبە ئۆپۆزیسیۆنەکانەکەن. سەرجەمی ئەمانە بە باوەڕی من کارێکی کردووە کە کۆمەلگای کوردستان وە سنەتی مبارزاتی لەوێ نەتەنیا ئەساسە بەڵکو ئولگوی هەموو ئێستا کۆمەلگای ئێرانە و یەکێک لە ڕەمزەکانی موفەقیەتی ئەو ئاخێزەشە دەتوانێت ئەوە بێ کە کۆمەلگای کوردستان بتوانێت خەڵکی ئازادی خوازی کوردستان بتوانن تەجروبەی باشی خۆیان انتقال بدەن بە بەشەکانی تری ئێران. بەڵێ هەوڕێ عادڵ، ئێوە لە دەرەوەی وڵاتن زیاتر زانیاریتان سەبارەت بەمە هەیە. دیارە بڵین کەموێنە یاسم بڵین بێوێنەش بووە، هەتا ئێستا بیر و ڕای گشتی هەڵوێستیان گرتووە سەبارەت بەم سەرکوتانی کە کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ناڕازی دەکات. کاردانەوەکانی بیر و ڕای گشتی لە دەرەوەی وڵات چۆن بووە تا ئێستا؟ نەتەنها کەموێنە بووە بەڵکو وەکو جنابیش سەرمود بێوێنە بووە، نەتەنها لە سەبارەت بە ئێران لە هیچ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی یا بزوتنەوەیەکی ئاعترازی لە هیچ شوێنێکی دنیا لە 100 ساڵی ڕابردووان نەبووە ئەم دەرەجە لە کۆمەلگای نێونەتەوەی بە پشتیوانیەوە بێ. هەر ئەمڕۆ لیستێکی 180 ڕێکخراوی مەدەنی و ئازادی خواز و مرۆڤدۆست لە سەر تا سەری جەهان بڵاو بۆتەوە کە پشتیوانیان لە خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران و بەتایبەت لە خەباتی ژنان کردووە. بێوێنەیە تەنانەت کاگە میریان لە دەورەی شەڕی ڤێتنام کە زۆر بەناوبانگە بزوتنەوەی کۆمەڵایەتی و ڕێپێوانی عمومی لە هەموو شارە گەورەکانی جیهان بۆ پشتیوانی لە خەڵکی ڤێتنام ئەکەوتە ڕێ، و دەورەی ئاپارداید لە ئەفریقای جنوبی کە جیهانی هاندا کە بەرەنگاری بکەن و دفاع بکەن لە کۆمەڵانی خەڵکی ئافریقای جنوبی لە بەرابەر نژاد پەرستەکان، بە ئەندازەی ئێستا جیهان نەهاتۆتە پشت حرەکەتێکی ئەو نۆعێکی ئێستا ئێمە لە ئێران ئەیبینین. تەنانەت دەوڵەتەکانیش ینی کەموێنە بووە بەو سەریعە کە هێشتا دەوڵەتی دەسەڵاتدار کە کۆمەڵانی خەڵک لە دژی ڕاپەڕیون نەڕووخابێ، دەوڵەتان خۆیان ناچار ببینن لە ڕووی بیرۆڕای گشتیەوە کە هەڵوێست بگرن. ئێوە حتمما بیستودانە بۆ نمونە دەوڵەتی کانەدا سەختترین گوشار کە تا ئێستا ئەو دەوڵەتە لە دژی دەوڵەتێکی تری بەکارهێناوە بەکاری هێناوە لە دژی کۆماری ئیسلامی.
کە بە تەواوی بۆ نمونە هەموو سەرمایە گوزاریەکانی و دەوڵەتەی لە کانەدا ملحق ڕاگرتووە نزیکەی 1800 کەس سەر بە دەوڵەتی ئێران کە معمولا هاتوون لە کار و چالاکیان کرد و یا ژیانیان بەسەر بردو هەموو ئەوانەی ممنوع الورود کردووە کە بێنە وڵاتی کانەدا و زۆربەی وڵاتانی تر پارلەمانی ئەوروپا منزورمەوەی ئەوەی کە دەسەڵاتداریشە معمولا محافزەکار و لە کۆماری ئیسلامی لە ماوەی 40 ساڵە بنەوەی پشتیوانیان کردووە ئەوانیش بینی کێتە بەرژەوەندیان لەوەدانە لەو دەوڵەتە پشتیوانی بکەن ڕێپێوانی عمومی کە ئێستا لە شارە گەورەکانە کرێ بووە بە ڕۆژانە شەمە و یەکشەمەی داهاتووە ڕابردوو بۆ نمونە زیاتر لە 50,000 فقط لە تۆرۆنتۆی کانەدا ڕێپێوانیان کرد هەر ئەمڕۆ کە من لەگەڵ جەناب قساکەم چەندین ڕێپێوان بەڕێوەیە و کۆبوونەوە و کۆنفرانس کە ئێستا من لە یەکێکیانم هاتوومەتە خزمەتان ئەوانەی هەموو لێبەدەر ئەبینی کە جەماوەرێکی یەکجار زۆر کەوتونەتە دەنگیان هەڵهێناوە بەر عەلەی کۆماری ئیسلامی خەڵکی ئاسایی هەموو لە هەلومەرجی کۆمەلگای ئێران ئاگادارن ژنان و کچان ڕێکخراوی ژنانێکی یەکجار زۆر ئەبینی کە وەکو سیمبۆل ئێستا بەدڵمان بە یا بەدڵمان نەبێ وەکو شێوەی خەبای بەجێگەی خۆی بەڵام وەکو دەربڕینی هاوسۆزی لەگەڵ کۆمەڵانی خەڵک ژنانێکی زۆر قژی خۆیان ئەبرن و ناڕزایەتی دەرەبرن لە پرۆفایلەکان لە سوۆشیال مێدیا لە تۆڕە کۆمەڵایەتەکان عەکسی ژینای ئەمینی دائەنێن و بۆیە ئەم حرەکەتێک تەنها لە کۆمەلگای ئێران نییە بەڵکو هەموو جیهان هەموو ئینسانێکی ئازادی خواست بەڕاستی هاتۆتە پشتی ئەوە شانسی پیرۆزبوونی لەو حاڵەتەی ئێستا کە خەریکی قساکەین بە چەند قات بردۆتە سەر بەڵێ هاوڕێ عادڵ خۆتان ئاگادارن بەشداری ژنان ینی دەبێت بۆ دەتوانین بڵین کە بزوتنەوەی ژنان کە پێشەنگی ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانەی ئەم 22 ڕۆژەی ڕابردووە بوون و بزوتنەوەی خوێندکاری ئایا هومێدێک هەیە بۆی کە سەراسەری تر بێتەوە و باقی چین و توێژەکانی کۆمەلگای تر بێنە پشتم ئێترازاتەوە؟ بەڵێ بە باوەڕی من ئومێدێکی یەکجار زۆر هەیە ئەگەر ئێمە چاو لێ بکەین لە جوڵانەوە کۆمەڵایەتیەکانی مێژوو ئەوانەی کە بوونەتە بایستی ئەوەی کە دەسەڵات بروخێ لەوانە چاو لێ بکەین ئەبینین ئەمە بە پرۆسەیەکی زۆر کلاسیک ئێستا کۆمەلگای ئێران تێپەڕەکە ینی گروهایەکی کۆمەڵایەتی دەست بە ڕێپێوانەکەن تا ئەندازەیەک لە هەموو وڵات سەر هەڵەدا دەوڵەت و حاکمیت هەوڵەدا سەرکوتیان بکات تا ئەندازەیەک سەرکەوتوو ئەبێ عەقەبنشینیان پێکە لە قۆناغێکی دواتر دووبارە خەڵک ناڕزایەتەکان دەست پێکەنەوە و لەو پرۆسا چونکە کۆمەڵانی خەڵک ئەژماریان زیاترە وەکو دەوڵەت ئیمکانات و نیروی مەحدودە لە مەیدانی عەمەلدا ئەوە دەسەڵاتدارە ماندووە بێ ئەبینین لە قۆناغێکە ئەتر دەسەڵات ناتوانێت لە بەرابەریا خۆی ڕابگرێت و چونکە دەسەڵاتدارانیش بەشێکی زۆر کەمی ئیدئۆلۆژیکەن و باوەڕمەند ئیمانن بەو دەسەڵاتە ئومێدەوارن بەشێکی هەرە زۆریان لە ڕووی ڕۆشوەخۆری و لە ڕووی منفعەتی ئاستی خوارەوەی مادی و پێگەی مەقام و ئەو شتانە بە دەوڵەتەوە سەریان حاکمیت سەریان بەسراوەتەوە ئەوانە هەموو نائومێد دەبن ئیتر ئامادە نین لە خۆیان مایەدا بنە تا دەسەڵاتە حفز بێ و لە یەک هەڵەوەشێ و تەنها تعدادێکی مەحدوود کە ریزی سەرەوەی دەسەڵاتە ئەوانش یان لەو ڕێپێوانانە تیاچن یا وڵات بەجێ دێڵێن یان بەدەستی کۆمەڵانی خەڵک دەستگیر دەکرێن و دواتر سەرنوێشتیان معلومە بێ بۆیە ئەو پرۆسە زۆر کلاسیکە بۆ ئومیدەواری بەوەش کە سەرکەوتوو بێ بە چەند دلیل لەسەرەوە یەکێکی ئەوەی کە کۆمەڵانی خەڵک هیچیان بۆ لە دەستان نییە بەڕاستی بۆ کاتێکێ ئینسانەکان ئەوانەی کە ناڕازین ئەڵەن شتێکمان بۆ لە دەستان هەیە یا ئومێدێکەیە کە شاید وەزعەکە باشتر بێ با تۆزێ ئەهوەن بین شانسێکی پێ بدەین ئێستا لەوە ناچێت هیچ بەشێک لەو کۆمەلگای ناڕازی ئێرانە و قشرە جیاوازانە ئومێدیان ئەوە بێکە بتوانرێت لە چژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیە وەزعەکە باشتر بێ و ئامادە بن شانسێکی تری پێ بدەن و بۆ خۆشیان شتێکیان بۆ لە دەستان بێ ئەوە نیشانەدا کە ئەو ناڕزایەتیانە بەردەوامە بێ لەلایەکی تریشەوە کە کۆمەلگای ئێران چاولەکەی کۆمەلگایەکی پرجەمعیەتە 83 ملیۆن کافیەتە نا 10 ملیۆنی ناڕازی بێنە مەیدان ینی ئەوەی ئەکسەریەتەکەی تریشی کە ناڕازی بێ فەرزمانەوە بێ بە دەلایلی متعدد نایەنە سەر شەقامیان مانگ ناگرێت 10 ملیۆن لە کۆمەلگایەک وەکو جۆغرافیای سیاسی ئێران
یەکجار زۆرە بۆ هیچ کەس قابلی کۆنتترۆل نییە هیچ هێزێکی تیار بە پێشکەوتوترین سازمانی سەرکوتگەریش ناتوانێت 10 ملیۆن خەڵک بنێرێتەوە ماڵی خۆی و ناومێدیان بکات و لە ناڕازیبوون پاشگەزیان بکاتەوە لەوەش واوەتر کاک ئەمیل لە ئێمە لە 10 ساڵی ڕابردووی کۆمەلگای ئێرانە بە دەرەجاتێکی مختلف شاهدی سنەتی کاری متشکل و ڕێپێوانی جۆرا و جۆر بووین ئەوانە کەڵەکە بوون لەسەر یەک ئەو ئەزمون و تەجروبانە ئەوانە ئێستا بەکاردێن و ئەوە نوعێک بڕوا بەخۆبوون بە کۆمەڵانی خەڵکەداد کە دوشمن لە بەرابەریان نتوانێ کارێکی ئەساسی بکە یعنی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بزوتنەوەی ژنا بزوتنەوەی خوێندکاری بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی کوردستان هەموو ئەوانە 40 ساڵە ئەزمموی خەبات خەریکن بەکار ئەبەن و ئێستا بە قۆناغی گەیشتووە بڕوا بەخۆبوونەکەیان لە سەد حکایە کە بۆ خۆشیان نەزانە ئەتوانن سەرکەوتوو بن مجموعەی ئەمانە کە دەستی داوەتە دەستی یەک ئەبینی کە بڵێ سەراسەری بوونەکەی و بەردەوام بوونەکەی احتمالێکی یەکجار قویە و من ئومێدەوارم کە ئەوە تەنها تحلیل نەبێ بەڵکو لە عەرسەی عەمەڵی شابی بینین کە هەرواشی لێبێت بەڵێ حاوڕێ عادڵ ئەزانین لە کۆبنەوەدان مەجالیشتان کەمە بەڵام یەک پرسیاری کە هەیە خۆتان ئاگادارن لە ناو دەسەڵاتی حکوومەتی مەرکەزیدا ناکۆکی لە نێوانیاندا هەیە کەلێن کەوتۆتە بەینیان پرسیارەکەم لێرەدا ئەوەیە ئێوە ئەگەر سیاسیەکان چۆن ئەبینن و داهاتووی ئەم بارودۆخەی ئێستای ئێران چی لێ بەسەردێ مەسەلێکی کوردی هەیە ئەڵێن ئەسپەکان لە سرا و ژووریە قەپرەگرن لە یەک ئێستا سەرانی کۆماری ئیسلامی حاڵەتێکی ئاوایان گرتووە یەکتر متەهەمەکەن و بە تاکیدەوە ئێستا لە بیری ئەوە شەهان بە تایبەت سەتی خوارەوەترینەکەیان کە پەروەندەیەک بۆ خۆیان دروست بکەن کە بڵێن لە جنایەتی کۆماری ئیسلامی دەستیان نەبووە چونکە ئەزانن کە سەرکەوتووە بێ و بزوتنەوەیە ئەوەش بە کەڵکە بەکەڵک نە بە معنایەوە کە ئێمە ئومێدی پێ ببەستین نەخێر ئێمە نابێ ئەوهی کۆمەڵانی خەڵکیش تەبیعەتەن ئومێدیان بەوە نابەسێ بەڵکو بە کەڵکە لەبەرەوەی کە هەڵوەشانەوەی ریزی دژمنەکەی ئێمە سریعتر ئەبێ ئەگەر ئەوانە بکەونە گیانی یەک ئەوە دەسەڵات ئەوانەی کە لە سەتحی سەرەوە مەسئولیەتیان هەیە بەڵام ئێمەش ئەزانین لە سەتحی خوارەوە بەتا بە هێزی ئینتیزامی و هێزی ئەمنیەتی و هێزی نظامی ئەرتەش و ئەوانی کۆماری ئیسلامی تێیدایە بەشێکی کە دەستی بە خوێنی کۆمەڵانی خەڵک هێشتا سوور نەبووە ئەوانە بە دەلایلی متعدد وەسڵ بوون بە دەسگای کۆماری ئیسلامی و دەستگای ئیداریەتی دەستگای فلانیەتی لە ڕووی نەبوونی کار و شغلێکە بووە منبعی دەرامەد نەبوو یا هەر شتێکی تر بووە ئەوانە ئێستا هەلێکیان بۆ هەڵکەوتووە تا درەنگ نەبووە ریزی دوژمن بەجێ بێڵن ئەوانە ئیمانیان بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی نییە وەفادار بەو دەسەڵاتە نین ئێستا فرسەتی ئەوەیە کە ئەوانە ریزی خۆیان جیا بکەنەوە بە ریزی کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕی و پەیوەست بن ئەوانەی تریان کە تا ئێستا دەستێکیان لە جنایەتی کۆماری ئیسلامی بووە یا دەستێکیان لە ڕاگرتنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بووە بە باوەڕی من ئەوانە حتمما ئێستا لە فکرەوە هەن کە ڕێگەی دەرباز بوون بۆ خۆیان ببینن بەڵام من هیچ گومانم لەوەدا نییە کۆمەڵانی خەڵک بۆ شێوەی کە شایستەی فەرهەنگی بەرزی مبارزاتی خەڵکە لەگەڵ ئەوانە هەڵسوکەوتەکە و من گومانیشم لەوانە ئەوانە ژمارەیان ئەوەندە نییە کە بتوانن لە بەرابەر کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕیوە خۆڕاگری بکەن یا خەڵک بەسیج بکەن بەڵکو لەوانەیە لە داهاتوێکی نەچەندان دوورە لە بیری ئەوە دابن کە خۆیان دەرباز بکەن وڵات بەجێ بێڵن ویان بە شێوەیەک لە شێوەکان لە بیریەوان و خۆیان و بنەماڵەکەیان لە تووڕەی کۆمەڵانی خەڵک نەجات بدەن بەڵێ هاوڕێ عادڵ من پرسیارێکم نیە ئەگەر خۆتان ئەزانن لە کۆتاییدا ئاماژتان بە شتێک نەکردبێت فەرموون نەخێ هیچ شتێکی لەوە زیاترم نەکاگە میرگان فقط ئەوەی کە بینەران و هەموو کۆمەڵانی خەڵکی کە ئێستا لە سەر شەقام و لە شار و ناوەندەکانی ئێران ڕاپەڕیون بزانن کە بە تەنها نین بزانن جیهانێکیان لە پشتەوەیە و بزانن ئەو کاری ئەوان دەستیان داوەتێ ئەمڕۆ لاپڕەیەکی درەخشانی بە خەباتی هەموو تێکۆشەرانی جیهان زیاد کردووە ئێستا لە جیهان باسی ئەوە ئەکرێکە یەکەمین شۆڕشی جیهان بەپێ لە مێژوودا نەتەنها لەو ئێستا خەریکە ڕقەمە خواوە ئەوە بە ناوی کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە سەفت بووە خەڵکانێکە لەژێر کۆنەپەرسترین دەوڵەتی جیهاندا بەسەریان بردووە بەڵام ئەو دەرەجە لە پێشکەوتوی بە خۆیان لە خۆیان نیشانەدەن کە ببنە جێگای افتخار و شانازی هەموو جیهان و ئەوە بزانن خەباتەکەی کۆمەڵانی خەڵکی ئێستای ناو ئێران
نەتەنان ناخەوێتەوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ خەڵکی تری پێ پێیوەستە بێ و ئێستا جیهانێک هاتۆتە پشتیان و سەرکەوتنیان مسۆگەرە. بەڵێ زۆر سپاس حاوڕێ عادڵ ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆدا کرد. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاش ڤیددیۆمان بواتووە کە مەحابات هەتا ئێستا هەر لەسەر شەقام ماونەتەوە و لەگەڵ هێزە ئەمنیەکان تێک هەڵچوون. بەڵێ هەر لە کولەن لە زۆربەی شارەکانی ئێران خۆپیشاندان و ناڕزایەتی هەر بەردەوامە. ئێمەش ئەو ڤیددیوانەی کە بەدەستماندەگان دەینێرین بۆ هاوڕێیانی ئۆتاق فەرمان و حتمما لە مەجالدا ئەگەم مەجال بوو ئێمە ڤیددیۆکان بڵاو دەکەینەوە. هەر لەگەڵمان بن بە بەرنامەی ڕاستەوخۆ ڤیددیوانی کە ئێستا بەدەستمان گەیشتووە چەند ڤیددیۆیەک ببینن دێینەوە لات.